ڕۆژانە بەسپاسەوە بۆ میانەکانمان چەند تەوەرێک ئامادەکرێت و ئەوان کەسانی پسپۆر و ئەکادمیست و شارەزای بوارەکەن یەنە نێو بەرنامەکەەوە وەڵامی پرسیارەکانی ئێمادەنەوە تاوەکیەوەش بانکی زانێرەکانتان فراوان بکەن. ئەمڕۆ وەکو ڕۆژێک دەستنیشان کراوە بۆ ڕۆژنامەنووسان بە تایبەتەوە ڕۆژنامەنووسانی کە بوونەتە قوربانی جەنگ لە دنیادا بە پێی یاسا و بڕگە و مادە جۆرا و جۆرەکان لە نێو جەنگەکانیشدا ڕۆژنامەنووس دەپارێزرێت تەنانە لە نێو جەنگە گەورەکانی بینی دوو وڵاتیشدا کاتێک فڕۆکەیەک دەیەوێت بردمانی شوێنە بکات لەسەر ڕووی ئۆتۆمبیلێک کە نووسراوە پرێس واتە میدیا بردمانی ئەوێ ناکات چونکە بەپی یاسا ئەبێ ڕۆژنامەنووس پارێزراو بێت چکە و مافی گەاندنی زانیاریەکانی هەیە بەڵام بینیمان لە شەڕی غەزا یاخود فەڵەستین و ئیسرائیل چەند ڕۆژنامەنووس بوون بە قوربانی و تەنانەت ئەو خێمەی کە خێمەی پشودانی شەوانی ڕۆژنامەنووسان یاخود کۆبوونەوەی ڕۆژنامەنووسەکان بوو کرایە ئامانج لەبەرەوەی ئەمانە یاسا و بڕگە و مادە نێودوڵەتەکانی دەرهەق بە ڕۆژنامەنووسانن پێشەل کرد ڕۆژنامەنووس بوو بە قوربانی ئەمە وەکو نەبێت کە ئێمە باسی جەنگێکەکەین ڕۆژنامەنووسی کورد بێبەر بێت لە قوربانی لە ئەشکەنجە و لە ئازاردان لە گرتن هەموو ئەمانە لە هەرێمی کوردستانیشدا هەیە لەبەرەوە ئەمڕۆ باسی ڕۆڵی ڕۆژنامەنووسەکەین بە گشتی لە گەیاندنی زانیێرە ڕاستەکان وەلای ئێمە چەند ڕۆژنامەنووس دەبێتە قوربانی هۆکارەکانی قوربانیکردنی ڕۆژنامەنووسان لای ئێمە کامانن یعنی کام جۆری ڕۆژنامەنووس دەبێتە قوربانی لە هەرێمی کوردستاندا لە پێناو گەیاندنی زانیاری و ئێستاش بەڕاستی گرنگی بوونی ڕۆژنامەنووس لە نێو کایە ئەکادیمیەکاندا بە تایبەتی لە خوێندنی باڵادا چەند گرنگن ئەمانە و کۆمەڵێک پرسیاری تر تەنانەت باباسی کێوەش بکەین ڕۆژنامەنووس کاتێک بابەتێکی یاسایی لە دژ دەجوڵێنرێت دادگایەکی تایبەتمەند هەیە بۆ ئەوەی دادگایی ڕۆژنامەنووس بکە چونکە ڕۆژنامەنووس بەپێی ئەو دەقە و یاسانی کە هەمانە لە هەرێمی کوردستاندا مافی ئەوەی هەیە کە سەرچاوی زانیەرەکانی ئاشکرانەکە تا لە دادگا و دادوەر داوینەکە ئەمانە کۆمەڵک پرسیاری تر ئاراسەی میوانەکەمان دەکەین کا کاروانەوەر بەڕێزیان سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانن لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ میوانمە زۆر زۆر بەخێر بێ دکتۆر کا کاروانجان شەڵاش ببە دکتۆر ئەو بەسەردەم ماهاوەشک و بەیان لەوەتی بە تاقانەی بەرنامە پێشکەشەکەی وەزع باش ناڵێ لاانە بەجێ هێشتوی نەخۆش و تۆش دڵدانی ئەشێەوە ڕۆژێکی خۆش قوربانم کاکەڕانم ڕۆژە چییە ڕۆژێکی جیهانیە یان هەر ڕۆژێکە بۆ یادکردنەوەی قوربانیانی ڕۆژنامەنووسی جەنگە سەلامت بن بەیانیتان باش ئاری ئەمڕۆ جیهانی نییە 11 ڕۆژێکە دانراوە بۆ ڕێزلێنان لەو ڕۆژنامەنووسانی کە زوڵمیان لێکراوە یان ڕاستیان ئاشکرا کردویان بەرامبەر بە ستەم و دەستگیرکردن و لێدان و نەفیکەوەی کە پێوترێن نەفیکردن ئاوارە بوون و ئەمانە بوون ئەمە ئەو ڕۆژەیە کە بۆ ئەوە دانراوە کە هەر کەسێک لەلایەن خۆیەوە هەر هاوڵاتێکی سەرم گوێ ئەم زەمینە ئەگەر ڕۆژنامەنووسێک هەستەکە کە کارێکی باشی کردووە راپۆرتێکی کردووە بنکۆکارێکی کردووە ڕێپۆرتاژێکی کردووە شایانی ئەوەیە کە ڕێزلێنانی بۆ بکرێت ئەلەم ڕۆژەیە بە نامەیەک بە مەسجێک بە بابەتێک بە پۆستێک لە فەیسبووکی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تۆمڕ یادێکی تازەیە تەنها دەستخۆشێک لەو ڕۆژنامەنووسە بکە بۆ هاندانە بۆ ئەو ڕۆژنامەنووسانی کە ئەبێ دەستخۆشی لەو ڕۆژنامە هاوڵاتیان هەر ڕێکخراوی هەر دەستگایەک هەر توانم بڵم کەسێک هەر هاوڵاتێکی خۆی هەر ڕۆژنامەنووسێک ئەبینێ مەسەرەن کە دەستگیر کراوە لەسەر وتنی ڕاستیەک دەستخۆشێکی لێکات ینی ئەو ڕۆژان بۆ داناوە کە بخرێتە چوارچێوەی ڕێزلێنان بۆ ئەو ڕۆژنامەنووسە ئازایانی کە کارێکیان کردووە ڕۆژەکە جیهانی ئینتەرناشناڵ نییە یانی تا ئێستا UN اعترافی پێ نەکردووە بەڵام ڕۆژێکە کە خەڵک خۆی دایناوە ئەوکو ئەتوان بڵم ئاشتاگێکی جیهانیە 11 کە ینی وەک ڕێز وەک وەفایەک بۆ ڕۆژنامەنووسان ڕۆژە ڕسمیەکان جیایە ڕۆی سە مەسەرەن دوو ڕۆژی کە 22 مانگ 22 ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆنە لە سەرانسەری جیهانە ئەلێسە من پیرۆزبایتان لەکەم و دەستخۆشیتان لەکەم بە بۆنی ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆن چۆن مەسەرەن ڕۆژێک دانراوە 11 فێبرایر 11 شوبات ڕۆژی رادیۆیە ڕۆژی جیهانی رادیۆیە اینجا مەسەرەن 5 ڕۆژی ئازادی ڕادەربڕینە 2 ڕۆژی ڕێگریکردنە لە دەربازبوون لە یاساعنی هینی ئەوانی بەرامبەر بە ڕۆژنامەنووس ئەمە هەمووی ئەم ڕۆژانە بۆ ئێمە دانراوە لە دنیاە بۆ یعنی تو بۆچی مەسەرەن ئەو گرنگە بە میدیا ئەدرێ بۆچی ئەو گرنگە بە ڕۆژنامەنووس ئەدرێ بە کارەکان ئێستا لەم سەردەمەیە
خاصة لە وڵاتێکە ئەگەر دیموکراسی بەرقەرار بێت سیستەمی حکومڕانی دیموکراسی بێ میدیا دەسەڵاتی یەکەمە بێت بۆیە یعنی سیرەکەی ئەم ڕۆژنامە نووسانش کە شت ئەڵێن کە ئەڵێ ڕۆژنامە نووسانی ڕۆژنامە نووسی ڕاستەقینە لەگەڵ ڕێزە من لێرە ئێمە ئەوانی سوۆشیال میدیا بە ناخێنە قانونی یعنی ئەو ڕۆژنامە نووسانی کە سیستەمی ڕوتی دنیایان گۆڕیوە ڕۆژنامە نووسەکان کە بەڕەش ئەڵێن ڕژ بە سپی ئەڵێن سپی پەنجا خەنە سەر خاڵی ڕەخنەکان هەموو شتەکان دەزیشانەکەن ئەگەنە ئەو قەنەعەتی کە کاری ڕۆژنامە نووسی لە کاری دەوڵات لە کاری پەرلەمان گرنگترە لە هەنی حاڵەتە بۆ لەبەرەوەی هەنێک جار هەیە دەوڵەت هەنیشت نابینێ بەڵام چای ڕۆژنامە نووسی ڕاستەقینە ئەوەنە تیژە یەت دەزیشانی خاڵەکان نکات و ڕێگەی بۆ دانێ و ڕخنەی لێگرێ و چارەسەریشی بۆ دانێ بۆیە ئێستا ئەتوانم بڵێم ئەم ڕۆژەی کە من و تۆ قسەیتیاکەین 19 ڕۆژێکە دانراوە بوو ئەو ڕۆژنامە نووسانی کە ئازان باش ڕۆژنامە نووسی ئازامان هەیە و ڕۆژنامە نووسی پشتی پەردە و سۆشیال میدیاشمان هەیە بیرن نەچێت باش جاوە بە باسێکیەوە بکەین بەڕاستی دوایی دێمە سەر ئەم بابەتی کە ئێستا سۆشیال میدیا خەریکە هەموو زانیارەکان بەلا ڕێیاوە و هەموو کەسێک لە ئاس خۆیەوە بۆتە ڕۆژنامە نووس هەر بەڕاستی ئێمە لە کوردستانە ڕۆژنامە نووسی ئازا و بوێرمان هەیە بێگومان ڕۆژنامە نووسی ڕاستەقینەکانێکی لە بوێرەکان بەڕاستی ئەمە لە زاری خۆتەوە ئاخر خۆی ئەگەر سەیری سزاکانی منیش بکەیت مەسەلەن چیم وەرگرتووە من شەواڵە بە درێژایی تەمەنی من مەسەلەن بۆ لەبەرێ ئەوی ڕاستی بڵێت دەستی سووتەیە بەڵام خۆ نابێت کە جارێک دەستی سووتایتر دەست لە ئاگرەکە نەیت بەڕاستی ڕۆژنامە نووسێک ئەگەر دەستی بسووتێ بە جارێکە بێت دەست هەڵگرێت بێگومان کە دەستی هەڵگرکەواتە ئاڵای سپی بەرز کردووەتەوە ڕۆژنامە نووس ئەو کەسەیە کە کاری ڕاستەقینەکە کە مەبەستێکی دیاریکراوی نییە ئەنی مەبەست کەڵ مەبەست دیاریکراوی شتێکی تایبەتی بۆ خۆی نییە بابەتێک دروست دەکات بنکۆڵکاریەکە کات ڕاپۆرتێکە کا ڕێپۆرتاژێکە کا مەبەستەکەی لەوەی چیە خێرەکەی بۆ هەموو خەڵک بێت بەرژەوەندەی بۆ خەڵک بەڵام ئەگەر من بڕۆمە لای دەوڵەمەندێک بڕۆمە لای وەبەرهێنێک بابەتێکی بۆ بڵاوکەمەوە بەشان و باڵویە هەڵڵەم و مەتحیکەم و ئەمانە دوای کە هاتمە دەرو 4 وەرەقە 5 وەرەقەم بۆ بکاتە ناو زەرفەکە بەداخەوە ئەمە ئێستا من کە وەک سەرۆکی ئەم لە قەی سلێمانی ئەم حاڵەتانشم هەیە یعنی هەیە ئەم حاڵەتانە لە کوردستانە هەیە ڕۆژنامە نووس باوای بڵێن بەرتیل وەرەگرێت یعنی ئەمانکە ئەڵێم ڕۆژنامە نووسێک بابەتێک نووسی من ماوەی لەبیر ناومە پەشمەک ڕۆژنامە نووس هەیە پەشمەکی کارەکات پەشمەک بابەتێکە کە ئەوەی خێتە دەم ئەتوێتەوە و هیچ هینێک نامێنێتەوە ئەسێنێکی نییە بەڵام ڕۆژنامە نووسی ڕاستەقینەوەی کە دەستگا بە قورجی ڕاستیەکان دەرێنێ دەستی ئەسووتێت ئەگیرێت لی ئەدرێت مەسەلەن سزا ئەدرێت دەوڵەت شکاتی لێکە من خۆمیکێکم لەوانی هەردوو دەوڵەتی دراوسێ زلهێزمان لە لای جەنابی مامجلال بەڕەحمەت بێ سکاڵێک شخصیان لێ کردو یعنی سزاکەم لەلایەن سەرۆک کۆمارەوە بوو کە لەلایەن سکرتێری حیزبیشەوە بۆ لەبەر هیچ چیم کردبوو ئەو بابەتانی کە من بڵاوم کردبوو ڕاستی هەموو ڕاستی بوو بەڵام کە تۆ خۆت توخنی بابەتی ڕاستی ئەەکەویت خەڵک وشارەکەیتەوە بێگومان دەستیشت دەسووتێ و سزا جوەرەگری بەڵام ئەگەر تۆ بڕۆیتە بلای کەسێکەوە داوای کارتێکی مۆبایل بکە من لەم ماوەی پێشوە بەداخەوە ئەڵێم یەک لە ڕۆژنامە نووسە ناودارەکان کە کشێکی جوانگیرەشە چووەتە لای بەرپرسێک و کە تەلەفۆنی بۆ من کردەوە داوای کارتێکی 25,000 مۆبایلی لێ کردو ئای بۆ من ناخۆشە وەک ڕۆژنامە نووسێکە من خۆ بەخۆم لەم ڕۆژنامە نووس بە ئەویشەڵەن ڕۆژنامە نووس ئەنی کە بەرپرسێک احتراجی حاڵەتێکی ئاوا بکە ئەمە ئەو ڕۆژنامە نووسان کە ئازان نین ینی ئەمڕۆ 11 ڕۆژی ئەو ڕۆژنامە نووسە ئازایانەیە کە ئەوە ناکەن بە کوردەڵ نەشیش بسووتەوە نەکە باشە یعنی ڕۆژنامە نووس بە پیشەی ڕۆژنامە نووسێ توانێت بژی لە وڵاتەیە تا ناچار نەبێ ڕۆژنامە نووسێ تەکلیفی کارتێکی 25,000 نەکە ئاری ئەم کاسپی ئێمە ینی با باسێکیوانی بەسەراحەت یعنی ڕاست من هەر کەسێک توخنی ڕاستی بکەوێت دەوڵەمەند نابێ ڕاست ئەمە واقعی حاڵە لای ئێمە وایە يعني او همو كسي كاسيه تقديم كاد يبي باندامي سنديكا روجنامه ساي بي روجنامه يكم رسم بيلا من اغا داربه ام كاسبي ام دولمن دناكاد راست ام ايش راسيه رشد لي كريم دزيره كريت تخنيه انا مارو من دواني دوشاري مترسيب بنوا رنگل خوشي خلق دولمن كا وكشوان امر رجي بو داري ما دروني زور دولمن بي خلق زور خوشان اوي بلام جفان برنابي من ام سال 32 سال 33 سال راك خريكي ام ايشم نش سال دولمن نيم هل ايش يترم كذا يس دولمن هل ايش كم كذا بلام اويك توسا مثلا قريب شويه كاد كسينا توناي ناسي بلام ويت دس خاد سرشان حزك رسمي كذا قلب قريت سايشك الدكا دس خوش به يعني واتكر اما قورتين سرمايه امر روجي او روجنا منوس ازانيك او اكن خوش يسي خلق كورغرن شقام بو خوان اكرن و هیچ سرمایه‌ای مادیش لە گیرفانیان نانیە بەڵام هەش معنەیە مثلا ڕۆژنامە نووسیشمان هەیە
کاسپیەکە و ئیشەکە و میهنەکەی ئێمەش لە کەدارەکات بەچی بەوەی کە هاتوتە ناو وەزعەکەەوە بەمبەستی دیاری کراوە هاتووە یعنی بیر نەچێ ئێستا من آخر ئاماری سلێمانی نزیکەی 2500 ڕۆژنامە نووسمان بەس لە سلێمانی هەیە ئەندام لە سندیکایە باش ئەم 2500 خۆ حتمما نابێ هەر 2500 فریشتەی خوا و مەڕی پێغەمبەر بێ بە دەردی کوردەواریە خەڵکە خراپەکەشمان هەر هەیە بەڵام لەگەڵ ئەوشان نسبەتێکی کەمن و ئێمە کەم تا زۆر هەوڵی نەگاتە ئەو ئاستەی کە زاڵ بێ بەسەر شتە باشەکەیە بەسەر ژمارە زۆرەکەیە چونکە لە کۆی ئەم هەموو ئەندامە کە ئەتوانم بڵێم 1500 کەسی کەشمان هەیە کاری ڕۆژنامەنووسیەکەن ئەندام نین ژمارەکەمان زۆرە کە تۆ ژمارەت زۆر بوو کوردواتەنی زۆر بێ بۆری ژەبێ بۆریشمان هەیە بەڵام لەگەڵ ئێمە ڕێگەش ناین کە زۆر بگاتە و ئاستە کەم تا زۆر من لەگەڵ ڕۆژنامەنووسەکانە بە حکمەوەی کە هەم بە تەمەنیان گەورەترم هەم 13 ساڵ زیاتر زۆر نییە کا کاروانە ژمارانە ئەگەر بەراوردی بەژماری کەناڵەکان زۆرە بەراورد بە هەندێک وڵات بەڕاستی بێگومان ئەنی من خۆم بۆ چوون بۆ یۆنان بەراورد بە یۆنان ئێمە ژماری ڕۆژنامەنووسمان زۆرترە ئەگەر بەراوردی بە کەناڵ ژماری کەناڵ زۆر نییە بەڵام بەراوردی بە ژماری دانیشتوانی خۆمان بەراورد بە وڵاتێکی وەکو ئەڵمانیا 8000 ئەندامی هەیە ئەڵمانیا 10000 ئەنداممان هەیە لە هەرێمی کوردستان ئەوان 90 میلیۆنن ئێمە 5 میلیۆن و 6 میلیۆنی بەڵام ئێمە 1700 کەناڵی ڕێگە پێدراومان هەیە یعنی هەر ئەم 1700 کەناڵە ئەگەر بێت و هەر کەناڵی کەناڵ هەیە 300 کەسیشی تیاکە هەیە 200 کەس 5 کەس هەیە 10 کەس بەو نسبەت و تەناسوبە وەریگری زۆر نییە بەڵام لەگەڵ ئەوەشا من هەر هەستەکەم وڵاتی و ئەردەن 3000 ئەندامی هەیە باشە یعنی من ئەوە پرسیارێکی زۆر باشە لە ژانم ئەو هەزار و ئەوەندە کەناڵمان هەیە بەیتر بە بینرا و بیسرا و خوێنراوە منە ئەم کەناڵە ئازادانە چەند ئازادی فراهەم کردو بۆ ڕۆژنامەنووس بە ئازادانە کاری خۆی بکە یعنی خۆت ڕەنگە دیوێکی باشی ئەوەش بێ بۆ کارکردنی ڕۆژنامەنووسوانیە خۆی بە شێوەیەکی گشتی باشە لەبەری کۆتوبەندێکی زۆر لەسەر میدیا نییە یعنی تۆ بتەوێت کەناڵێکی دیجیتالی دروستەکەی کە ئێستا باوی کەناڵی دیجیتالی یعنی ئەتوانم بڵێم هەم تەلەڤیزیۆنە گەورەکان بە زەحمەت دروستەکرێن هەم ڕۆژنامەی کاغەزی بۆ ئەرکی زۆرە ڕادیۆکان بە هەمان شێوە هیچ بە 50000 دینار ئەبی بە خاوەنی کەناڵێکی دیجیتالی وێبسایتێک کە سنووری پەخشەکەت لەم سەری دنیا بە ئەو سەری دنیاە ڕاست ئەمە شتێکی باشە بەڵام تۆ کێشەکە بێتەوە چی تا پەخشەکەیت چی تا بڵاوەکەیتەوە ئایا هەر وەکو ڕۆژنامەکەی جاران سەنگ و قورسایی بابەتەکان و وتارەکان و زمانەکەی و فکرەکەی و ئایدۆلۆژیاکەی و ئوستراتیجەکەی بەردەوامە یان تویت لەگەڵ ڕێزم ینی بە دیوەکەی کیا ئیشکێنیتەوە ئەمە یەکێکە لە کێشەکانی ئێمە خۆ خراپ نییە بەڵێ بە 50000 بی بە ساحیبی کەناڵێک ئەم کەناڵە مۆڵەتی هەیە ئۆفیست هەیە سەرنووسەری هەیە خاوەن امتیازی هەیە ڕێگەی ئەوە دراوە کە لە ناو ساحەکەی خەڵک ئیشکا و بەڵام بیریش نەچێت کێ مانەوە بۆ کێ مانەوە بۆ بەهێزەکانە مانەوە بۆ ڕاستەکانە مانەوە بۆ زۆر کەناڵ ئێستا ئەتوانم بڵم لە کاغەزیەکانە نزیکەی 1000 کەناڵی کاغزمان هەیە ڕۆژانە هەفتانە مانگانە وەرزانە ساڵانە بۆ لەبەر سەردەمەکەی بەسەر چووە کاغز لە کۆی ئەم 1000 گۆڤار و ڕۆژنامەیە 12 ڕۆژنامە بۆ 15 دانە دەرئەچێت 35 بۆ 40 گۆڤاریش دەرەچێت ئەوانی کە ڕاگیراون بۆ سەردەمەکەی وایە ینی تۆ ساحەکە هینە بۆ چۆنی گۆڕەپانەکە هەموو یەتە ناو گۆڕەپانەکە بەڵام کێی گێنێتە منزڵ ئەوەی گێنێتە منزڵکە ڕاستە دروستە پاکە و خیانەتیش ناکا لە ئیشەکەی خۆی مەبەستم لە ئیشەکەی باش کە تۆ هاتو ڕووکو ڕۆژنامەنووسێ کارێکت کرد کە ڕۆژنامەنووسەکانی تری نیگەران کردکەواتە تۆ لە ڕاستڕەوی یا ڕێڕەوی کاری خۆت لاتداوە باش کاکاروان دوای ئەمە سەرەوەی کە چەند ئەکادمی بوون و ناوەندە ئەکادمیەکان گرنگن بۆ ئەوەی کە ئاقاری کارکردنی ڕۆژنامەنووس بە ئاقارێکی باش و پرۆفشناڵانەیە بڕۆ بەڵام بێمەوە سەرەوەی کە هەندێک لە ئەو ڕۆژنامەنووسانی کە لەسەر حەقبێژی یان لەسەر خستنەڕووی حەق زۆر جار دادگاییەکرێن زیندانیەکرێن ئەبنە قوربانیە من ناوەکەی وانێ بەڵام یەک دەستەواژی تریش هەیە زۆر جار ئاڕاستی خۆشمانەکرێتەوە ینی هەڵێ ئەو ڕۆژنامەنووسانی کە لە نێو میدیایەکی حزبیا کارەکەن ڕاست ناڵێن ڕاستبێژ نین ئەم تۆمەتانەمان زۆر جار خرێتە پاڵ هەر بەڕاستی وایە لە کۆمەڵگای ئێمە خۆ میدیا سەرەتا لە حیزبەوە دروست بووە خۆ ئەوەی کە بە ناوی سەربەخۆشە هیچی سەربەخۆ نییە ڕاستی دەوێت زان چۆنە ڕاستی پرسیارەکەم ڕۆنیان ڕوونتنی کەمونە ڕاستی ئەسەندرێت نادرێت تۆ ڕۆژنامەنووسیت لە دەستگای حیزبیا ئیشکەی لە دەستگای ئەهلیا ئیشکەی لە بینراوە ئیشکەی بیسرا و هەر شتێک خۆت یانێکی شخصیەتی خۆتت هەیە ینی چۆن پرسناڵەتی ینی تۆ
کەسێکی بۆ قسەشم کرد پێشم بڕی ئێستا من ئەگەر بترسم لە میدیایکی حزبیا کارەکەم نابێم پرسیارە لە جەنابک وانە خۆتۆ ئەم میدیایکی پێڵە میدیای حزبی ئەمە وەکو پاڵتۆکەی گۆگڵ وایە ڕاست هەرچی میدیای کوردی دوای ڕاپەڕینە لە باخەڵ و لە پاڵتۆکەی حیزب هاتوونەتە دەرەوە ئیتر ئەم حیزبانە کە ئیمکانەتێکیان هەبوو ڕۆژ عادی ڕۆژنامەنووسێکی ناوداری سەردەمی ئەمە پێ بڵێ و لە حیزبای ئیشی نەکرد بێت ڕاست بەعکسەوە ئەو میدیای حیزبی کە لە شاخەوە هاتینە شار قۆناغێکی زۆر سەخت بوو میدیاکارێکی ئەکادیمی لە کوردستانە تاک و تەرا هەبوون ڕاست من خۆم اعتمادی یعنی لە سەداسەد فێربوونی من لە مصطفى صالح کەریم و عباس بەدری و حەمە نووری تۆفیق و ئەمانە فێربوون کە کەسیان ئەکادیمی نەبوون هەمویان خەڵکی حیزبی بوون لە شاخ ئیشان کردبوو لە شار ئیشان کردبوو ئێمەیان پێگەیان اینجا ئێمە دوای ئەوەی کە وردە تو ئەڕۆی ئەکادیمی هینمان کردەوە ینی ساڵی 99 بوو 2003 ماحەد کرایەوە کەم جار پەیمانگەیە کرایەوە کە 90 تەلەبە هەمومان کە ڕۆژنامەنووسی چۆنەڵی هاکەزایی بووین دوای شادەمان وەرگر ئەلەم نۆزدەی ڕۆشتن ماستەریان خوێن دکتۆریان خوێن ینی ئاوا هیچ دروستە بێت ئاین بیرت نەچێ هەموو شتێک تۆ بتەوێت دروستکەی هەنگاوی یەکەمی ناڕەحەتە هەنگاوی یەکەم حیزب کار ئاسانیەکەی بۆ کردین و خەڵکی ئەکادیمی نەبوو کێ ڕۆژنامەگەری ئەکرد شاعیرەکان ڕۆمان نووسەکان شیرۆنووسەکان ئەمانە کە کاری ئەوان ڕۆژنامەنووسی نەبوو بەڵام بەدەردی کابرا ئەڵێ کە تۆ لە شوێنەکە بیت و تەپ و تۆزەکە هیچی نەبێت ڕۆژنامەنووسی ئەکادیمی دەبێت کاتی خۆی من لە تەمەنی ئەوە گەنجتر کە تەقدیممان کرد حەزمەکە وەرگیرێم ئەمن وەرنەگیران لە بەشی ئەعلام بۆ لەبەرەوە کاتە قبول خاص هەبوو ئەمنش کابرایەکی هەڵەبجێوی لێەوە دەرەجەکەم باش بوو بەڵام منیان وەرنەگەر ئەم خولای لە مێشک مامایەوە حتا ساڵی 99 یەکەم وەجبەی ئەکادیمی خوێنکار با بڵێ کە بووین بە ڕۆژنامەنووس لە سلێمانی و دەستمان پێگەشت 90 کەس ئەو 90 ئێستا وابزانم 16 حەڤیان دکتۆرن من و یەکدوانێکی کەمان نەبێت کە خەریکی کاری نقابی و سندیکای ئەمانە بووین ماوینەتەوە ئێستا بەدەیان بە سەدان پڕانامی دکتۆرامان هەیە تا هیچ لە خەم ڕەخسین لە خەم ڕەخسین کاڵم لە خەم ڕەخسیانی گەشتی نەسەر بۆ بە زانست وەک عیلم ئەی خوێنن ئێستا چۆن کیمیا و فیزیا ومان ناخوێنێت زانستی ڕۆژنامەگەری و میدیاش ئاوا خوێنێت بەڵام کاتی خۆی ئیجتیهاد بوو ئیجتیهادیش چۆن ینی کە مۆزوع دروستە بوو نقاشێکی لەسەر دروستە بوو ئێستا ئەو نەماوە ئێستا لە جیاتیەوەی کە یەک دکتۆرامان هەبێت لە زانکۆیەکە ئەتوانم بڵێم دەمان هەیە لە بەریتانیا و لە کوێمانە هەموو هاتوونەتەوە گەشتی لە مەرحەلەی ئۆکەی ینی زانکۆکانیش هەست بە گرنگی بوونی بەشی میدیا بێگومانێ سەرتون پێ دەڵێم ینی میدیا یەکەم سەرەتای قسەکردن میدیا دەسەڵاتی دیموکراسی دەسەڵاتی یەکەمە ینی ئێستا تۆ سێرکە ئەوەی کە میدیا کەشفێکات سیاست نیکە ئاگوری نیکە ڕۆژنامەنووسەگێت بابەتێک فڕاتە ساحەکەەوە تاوە ترێبی سیاست مەدار بۆ یا بڕە ئەبێت دەوڵەت بۆ دوای بڕە ئەبێ پەرلەمان بۆ دوای بڕە ئەگەر ڕاست بوو باش ڕاست نەبوو کابرا ئەگرن بە پیاسا و ڕێساکان ڕۆژنامەنووس ئەمەد بۆ کردووە ئەوە شێ ینی بیریش نەچانی هەنێ بابەتمان هەیە ئەمە لێرە بەتابەتی لە سلێمانی چونکە لە سلێمانی دەرگا ئاوەڵاترە زۆر ڕۆژنامەنووسەکان هەنجار شت دەڵێن شتەکە ڕاست نییە کەسیشمان هەیە ڕۆژنامەنووس بە پارێزەرەکانی کە من بۆم دابین کردوون بە پارێزەرەکەی خۆیەوە ینی بەم هەموو بەرگریەوە کەیسەکەمان دۆڕانوە بۆ لەبەری وتەی ڕۆژنامەنووسەکە مەرجێ لە 100 هەمیشە ڕۆژنامەنووسەکە ڕاست بێ ئەمەشمان هەیە ئەمە دوو هێزی بەرامبەری یەک ئەوەستین ئێمە بەرگری لە ڕۆژنامەنووسەکەکەین بەڵام داواکاری گشتی و دەوڵەت و دەستگاکە و ئەوانەی کە سکاڵایانە سەرکرا ئەوانیش بەرگری لە خۆیانەکەن و هەنێجار زۆربەی جار ئێمەی بینەوە بەڵام هەنێجاریش ئێمەی دۆڕێنین و دەسەڵاتی باش مادەم باسی چوینە سەر بابەتی دادگایکردنی ڕۆژنامەنووس هەر بەڕاستی بەپێی هەو یاسا بەرکارانی کە هەیە ڕۆژنامەنووس مافیەوەی سەرچاوی زانێرەکانی نەدرکێن بێگومان باشە و مافی ڕۆژنامەنووسە کە چوە ناو هەر دامەزراوەیەک هەر فەرمانگەیەک هەر داتا و زانیاریی هەبێ بخرێتە بەردەسی پرسیارەکەم دوولایەنەیە بەڕاستی هەموو زانیاری و سەرچاو داتا ئەخرێتە بەردەسی ڕۆژنامەنووس و ئایا ئەگەر ڕۆژنامەنووس لە کاتی من نای بنێم لادانێکی یاسایی باوای دابن باشە ئەو بەچی یاسایەک مامەڵی لەگەڵاکرێت چۆن دادگایی ئەکرێ دادگایەکی تایبەتمان هەیە بە ڕۆژنامەنووسان ئاری خۆشبەختانە ئێمە یاسای تایبەتمان هەیە بە کاری ڕۆژنامەنووسی یاسای ئەو کە پێڵم مەنیفێست من هەموو جارە بەناوی مەنیفێست چۆن حیزب شوعی مەنیفێستێکی کە هەموو کاتی خۆی کتێبێ بوو لە سەری ڕۆشن یاسای کاری ڕۆژنامەنووسیمان هەیە ئەمە یاسایەکی زۆر پاک و پوخت و جوان نووسراوە لە سەردەمێکە زۆر بە باشی دەستمان وەشان کام دەستمان وەشان ئەو یاسایەمان دروست کردووە ئەمەوەمان هەیە دوو یاسای کەمان هەیە پێڵێن یاسای بەدەستهێنانی زانیاری وەلەو
ئەتوانڕ حکوومەت و دەستگاکان زۆر کیفیان بەم یاسایە نایە بەڵام بەپی یاساکە و بەپی ڕێساکە من لە سلێمانی 4-5 جار سیمینارم لەسەر کردووە ڕۆژنامەنووسەکانمان تێگەیانوە کە ئەم یاسایە بەرکارە ئەتوانی کاری پێ بکەیت هەموو فەرمانگەیەک ئەبێت ئەو یاسایانی لە چوارچێوەی ئەتوان بڵێ ئەو زانیاریان چوارچێوەی یاسایە ڕێگە پێدراوە نای بە قۆڕخکرێت ئەبێ ببەخشرێت بدرێت بە ڕۆژنامەنووسەکان ئەو یاسایە تەنها بۆ ڕۆژنامەنووسیش نییە بۆ سەر لەبەری هاوڵاتیانە یاسای بەدەستێنانی زانیاری کە جارێکی ژێڵێم و یاسای ژمارە 11 ساڵی 2013 لە هەرێمی کوردستانە دەرچووە کەم وڵات هەیە لە دنیای یاسای زانیاری بەدەستێنانیان هەبێ ئێمە لەم هەرێمەیە جارێکی کرد دەستی خۆمان وەشانووە ئەو یاسایەشمان هەیە کە تۆ دوو یاسات هەبێ ئەم دوو یاسایە یەکان گیرکەی ئازادی بەرقەرارەکەی ڕاست بەڵام ئەگەر تۆ یاساکە پەیڕەو نەکەی لە شوێنەکە کە من ئێستا هەر ڕۆژنامەنووسێک کەیسێک بێتە بەردەستم بە یاسای عقوباتی عراقیا بە یاسای خراپ بەکارهێنانی ئەمریکانی ئەلکترۆنیەکان ئەگەر سێری کەیسەکە بکەم وەک سندیکا بزانم ڕۆژنامەنووسە یەک مۆزوعەکەی تایبەتە بە ڕۆژنامەنووسی یەکسەر داوای گۆڕینی یاساکی بۆکەم ئەمە ئەوە ئێستا خۆشبەختانە ئەم یاسا و ڕێسانش کە هەیە لە شارێکی وەکو سلێمانیا بە تایبەتی لە سلێمانیا دوای مشتومڕێکی زۆر و ئەتوانم بڵێم هاوکاریکردنمان لەلایەن جەنابی کاقوبادەوە و حاکم عومەر سەرۆکی دادگای سلێمانی محکەمەیەکیان بۆ داناوین ڕۆژنامەنووس لە دوای دانانیەوە محکەمەوە هەر کەیسێکت هەبێت وەک ڕۆژنامەنووس ئەڕاتەوە بەردەستی دادگای لێکۆڵێنەوە یەکی سلێمانی کە تایبەت کراوە بە ڕۆژنامەنووسان و دادگایەکی جونحیشان بۆ داناوین کەتن کە پێوترەکەتن بۆ ئیقراری کۆتایی بۆ بابن حکمی نهایی بۆچی سەر ڕەنگە خەڵک پرسیارکە بۆچی دەبێت دادگایکردنی ڕۆژنامەنووسان دادگایکی تایبەت بێت لەبەر ئەوەی ئەزانی ئەو کەسی کە تۆ ئەیجوڵێنیت مخدرات نییە دزی نییە کوشتن نییە قەتڵ نییە یعنی هینێکی مەدەنیورە لەمانە تۆ نووسیوت هەیە بابەتت هەیە ڕێپۆرتاژی کردو وێنەت بڵاو کردوتەوە ناکرێت تۆ بڕۆی لە تەنیشتی کەسێکی لەگەڵ ڕێزم لەگەڵ پیاوکوژێکە بڕۆیتە بەردەمی حاکمەکەەوە دادگۆرەکەەوە ناکرێت لەگەڵ تلیاک فرۆشێکە بڕۆی ناکرێت لەگەڵ مختەسیبێکا بڕێ بۆیە زۆر داوامان کرد خۆشبەختانە سلێمانی بەتەنگ داواکەەوە هات ئێمە ویسوان سەر ئاسی کوردستان بیکەین لە سلێمانی و داوامان کرد بەڵام زۆر نهاتم بە بابڵین بە جێبەجێکردنی داواکەمان بەڵام خۆشبەختانە توانیمانە لە سلێمانیا ئێستا دادگای تایبەتمان هەیە بە ڕۆژنامەنووسان و یاسای ڕۆژنامەنووسی لەنا ئەو دادگای بەرقەرارە بێ هەر ڕۆژنامەنووسێکیش کە وەکو تۆوتێ ئەگەر سەرچێکیش بڕوات بەپی یاسا و ڕێساکانی خۆمان ئەو دادگایە ئەیهێنێت نەئیگرێت نە حکمیە نەعدامێکە نەڕەمیەکە بەپی یاساکە غەرامەیەکی مادیەکرێت ئەتر ئەو غەرامە مادیە ئەو بڕەپاری کە دادوەرەکە بەپی جورمەکە بۆی هەیە لە ملیۆنی تا 5 میلیۆن بەپی یاسای کاری ڕۆژنامەنووسی و ئەڕاتە دەرەوە جارێکە کە سەرچی ڕۆشتەوە 5 میلیۆنیکەی لێ وەرگێ ئەمە ڕاستیەکاتەوە ڕۆژنامەنووسەکان هەندێکیان ئەگەر لاریش بڕۆن بەپی ئەم غەرامەیە ڕاستە بنەوە بەڵام تۆ گە ڕۆژنامەنووسێ هەڵەیەکی کرد بهێنی 6 ساڵ بیکەیتە زیندانەوە بۆ چاوترساندنی بەرامبەرەکانی ئەمە یەکەم لەسەر ئازادی ڕادربڕینەکە ئەکەوێت دوو لەسەر ناو ناوبانی هەرێمەکە ئەکەوێت کە ئێمە 80 ساڵ خۆمان ژێردەستە بووین و سومانە شێ بکەین بە شتێک بووی ئازاد بین بووی ڕخنەیە بگری کە تۆ لەسەر ڕخنەیە 6 ساڵ ڕۆژنامەنووسێ بگری بە یەک جارە بەداخۆڵن بە یەک جارە 70 کەسی چالاوانی مەدەنی ڕۆژنامەنووس لە هەرێمەکە ئێمەیە لە دهۆک و هەولێر هێنران حکم دران محکمە کران ئێستا تۆ چیشەکەی لە غیابی نەبوونی ئەو دادگا تایبەتیشدا بێگومانەوە کاریگەری زۆر زۆری هەیە بۆ لەبەری تۆ ئەو حاکمی کە دادگایی ڕۆژنامەنووسەکە پێش ڕۆژنامەنووسەکە ئەتوانم بڵێم لەوانەیە پیاوکوژێکی دادگایی کردبێت کەم تا زۆر تەسیری هەیە بەڵام ئەگەر ئەم دادگایە تایبەت بێت تەنها بەکاری نووسین و بڵاوکردنەوە و ڕۆژنامەگەری و ئەو بابەتانی کە بێترێ بابەتی سەردەم و مەدەنیانە حاکمەکەش بە حاکمێکی هەر بە تەبیعەتی خۆی مەدەنی دروستە بێ عقلێکی مەدەنی دروستە بێ ئاری چی کردو ئاری بەرنامەیەکی تەقدیم کردووە باسی لە ئامارێک کردووەم بۆ نمونە مەسەلەن لەسەر داهاتی ساڵانی ئیبراهیم خەلیل بۆ ماش ئەگەر هەڵات کردووە ناکرێت بتگرێت و بتکاتە زیندانەوە ئەگەر ئامارەکەت هەڵەیە ڕاستیەکەیتەوە بە پیاسا و ڕێساکان غەرامی خۆت ئەی و ئەو کاتەش سندیکاش پارێزەرت بۆ ئەگرێ یعنی شتەکە ئەبێ بە کەیسێکی ڕسمی کەیسێکی شاراوە نییە لە ژێربەژێر و لە ژوورە تاریکەکانە قەرارێکی لێ بدرێ بەڵام ئەگەر تۆ بتەوێت ئازادی سەرکوتکێت و گۆشا و گۆش لە پشتی ملەوە سەری بڕی سەد یاساشمان هەموو شیوەنە بۆەوەی کە ڕۆژنامەنووس بەند نەکرێت کاروان یاساکە ئەڵێ ڕۆژنامەنووس حەسانەیەکی تایبەتی هەیە ئەو حەسانە تایبەتە چۆنە لە چوارچەوەی یاسای کاری ڕۆژنامەوانیە
ئەڵێ دەستگیر ناکرێت لەسەر کاری نووسین و بڵاوکردنەوە بۆ بەپی یاساکە چکە من بۆیە پرسیارم ینی تۆ کە گە دەستگیرکە لەسەر نووسین و بڵاوکردن ینی تۆ کردت بە قوربانی ماوەیەکی زۆر کەپە کرد بێدەنگە کردوانە ئێستا خۆی ڕاستکردنەوەی ڕوتی کاری میدیایی بەپی یاساکی خۆمان هیچ کێشەمان نییە بەڵام ئێستا کێشەی کەمان هەیە ئاری یاساکە پەیڕەو ناکرێت لە هەنی حاڵەتە لە جاتی یاسەکاری ڕۆژنامەی ئەڕۆن یاسی زادانی عراقی بەکارێنن بۆ لە ڕۆژنامە نووسەکانیشمان خۆمان ینی زۆر هۆشیار نین سەبارە بۆ یاسا بەرکانێکیشان ڕۆژنامە نووسەکان خۆیان داواکەن یاسای زادانی عراقیان بۆ بەکار بەگەر جوڵمەکەی گەورە نەبێ بۆ لەبەرەوەی ئەو غەرامە مادی کە لە یاسای عقوباتی عراقیە هەیە 5 دینار پێم وایە بە 150,000 غەرامەکەی بە پاری ئێستا بەڵام لە قانونەکە خۆمان ئەمرێنە بۆ 5 ملیۆنە هەندێک جار خۆیان داوای ئەوە شەکەن ئەمە لە هەنی حاڵەتی کەم لێرە و لێوێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم ئەمڕۆ 11 ڕۆژنامەنووسانی کوردستان ڕۆژنامەنووسانی بەجەرگ و ئازا و بەغیرەت و خەڵکێکی دڵسۆز و باشمان زۆرە بەڵام لەگەڵەوەشە ئێستا چەند ساڵێکە خەریکە ئەم ناوبانگەش هینە بێت چۆنەڵی نازم چی بۆ بەکاربێنم لەکەدارە بێ بە تایبەتی ڕۆژنامەنووسی پەشمەکی دروست بووە ڕۆژنامەنووسی سوۆسیال میدیا دروست بووە ئەم ڕۆژنامەنووسانە ناچن ناو بنج و بناوانی کەسەکانەوە بنکۆڵکاری ناکەن ئەوەی خەریکی مەسەلەن سنگ و مەمک و چی پێڵێن ڕواڵەتیەکانی دەرەوەی بە دوای لایکگەڕێ ئەمە یەکێکە لەوانی کە ئەتوانم بڵێم ڕۆژنامەگەری کوردی زەربەیەکی گەورە ینی شکستێکی گەورە هەیە بەسەریان سبەر ئەوەی کە تۆ پتێوەی خەڵک بتبینێ نەک کاریگەری لە مێشتی خەڵک بکەیت کە کاری ئێمە دروستکردنی فیدباگە نەک ئەوەی کە تۆ خەڵک لایکێکت بۆ بکات دەبەرەوەی چیوەڵا قۆپشەیەکی سنگی کردوێتەوە زیاتر کەم ئەم حاڵەتانەیە کە لە 11 هیوادارم کە ئەوەی کە گوێ لە منەوەی کە ئەمان بینیاری ڕوتی کوردی ڕۆژنامەگەری کوردی بگەڕێنەوە بۆ ئەو ئاستی کە شانازی بە خۆمانەوە بێنەوە ڕۆژنامەژ و خەڵکیش دەستخۆشیمان لێ بکە نەگەر دەبەرەوەی ژمارەی لایکەکانمان زۆرێترەوە ئێمە گەشتونێتە لە پێناو ڕاستی هەمیشە قوربانە بێنێک بوارێتێت دەست خۆش بە کارکاروانەوەەر سەرۆکی لە قسلمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سوپاس بۆ زانێرەکە دەست خۆش بێت.